پێتا تۆ چیت لە بنایە؟ ئەڵێ چیم لە تۆوێ ئەمەیە ببی بە پیاو خۆ بەریتە پێشەوە زمانە لووز بێت دەم و چاو کراوە بێت و ماستاو کە ماستاو ئێترە بی بەشت ڕەنگە و دیالۆگا باشترین نمونە بێت تاوەکو تێبگەین کێن ئەوانەی لەسەر کەسانی دیکە خۆشترین ژیان بەڕێ دەکەن. هەمووی بە مەحاشی من کراوە هەمووی خۆشم کردومە. بەیان زەریفی هونەرمەند بەهۆی نەشتەرگەری لە حەوزیدا ناتوانێت وەک جاران جوڵە بکات. ئەو لە خەمیەوەدایە جارێکی دیکە نەتوانێت لەسەر پێیەکانی وەک ڕابرد و ڕابوەستێ و بەردەوامی بەکارە هونەریەکانی بدات. بەداخەوە لە دەرگای زۆر کەسممە چه مەسئولەکان چه حکوومەت چ کۆکی ئەمانە بەڵام هیچ کەسیان ینی ئەو هینیان نەبوو ئەو هاوکاریان نەبوو کە بەرامبەر بم بیکەنیان ئەوەی چاوەڕێم نەئەکردن لەوان کە ئەوە بێت کە من کەسێکم کە چەند ساڵ من هونەرم کردووە. بە هەر حاڵ خوایار بێت من توانم بێمەوە سەرقاچەکانی خۆم و هەوڵم کاری هونەری بکەم و چکە کاری هونەریە من ئەژێنێتەوانێ. وەک خۆی دەڵێ لە ڕێگەی هونەرەکەیەوە زۆری بەخشی بە نیشتیمانەکەی بەڵام لە نیشتیمانەکەیدا کەسێک نەبوو خزمەتەکەی لەبەر چاو بگرێت. هیچ شتێکی وایان بۆ نەکردوم کە دڵ بگرێت کە من بە هەردوو ئەمەلیاتەکە دەفتەرێک و دەوەرەکەی تێبچووە بە هەردوو ئەمەلیاتەکە ئەیترمە بە هەمانەوە دەرمان و هەموو شتێکە هیچ هەر خۆم چی بکەم بە قەرزیایی. ئەو هونەرمەندە ئاگازاندەی ئەوە دەکات کە تەنها خۆی نییە نەیتوانی وە بەرهەمی هونەرەکەی بخوات بەڵکو نمونەی چەندین هونەرمەندی دیکە دێنێتەوە کە لە ڕابردوودا پەراوێز خراون و بەهۆی خزمەت نەکردنەوە بە نەخۆشی کۆچی دواییان کردووە. کە سەیر دەکەم سەیری ژیانی ئەمانەکەم ئەوانی کە پێش من سێرەکەم ئەوانش بە هەمان شێوەی ئێمە ئەژیاون کەس ئاوری لێ ناونێتەوە نە حکوومەت نە کەس نە بەرپرسێک نە حیزبێ هیچ شتێک یعنی هەر هەوڵیان هەر هونەریان کردو هەر هونەریان کردو کەسیش ئاوری لێ ناونێتەوە. بەیان ڕەشید سەعید ناسراو بە بەیان زەریفی کە بە ناوی زەریفی دایە گەورەیەوە بەناوبانگە ساڵی 1963 لەدایک بووە دەرچووی پەیمانگا و کۆلێژی هونەرە جوانەکانە و زیاتر لە 40 ساڵە لەو بوارەدا خزمەت دەکات. هێمن موکریانی شاعیر دوای ئەوەی شاری مەهاباد بەجێ دێڵێت و گوزەرانی ژیانی خراپ دەبێت لە یەکێک لە هۆنراوەکانیدا لەسەر ئەدەب و هونەر دەڵێت دەزانی بۆچی من هێندە پەرێشان و خەفەتبارم چونکە لە بازاڕی ژیان غەیری هونەر نیمە چ سەرمایە بە تووشی مەکتەب بۆ دەهاتم من کە زانی بام خەفەت مەینەت کەسەر حەسرەت بەشی ئینسانی دانایە. شەڵاو عەلی نارتی سلێمانی.